ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاغا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان ڕۆژئاوای کوردستان و بارودۆخی ناوچەکەیە با میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا دڵشاد نامیق مامۆستای زانکۆ. مامۆستا دڵشاد خۆشحاڵین و بەخێرێت. زۆر سپاس سڵاو لە ئێوەش دەست. مامۆستا دوو هەفتەی ڕابردوو دۆخی ناوچەکە پێی ناوەتە قۆناغێکی نوێەوە، بەتایبەت دوایەوەی کە ئەمریکا بڕیاریان لە ناوچەکە بەتایبەت لە باکووری سووریا بکشێتەوە و تەحەدیەکان و هەڕەشەکانی تورکیاش پێی ناوەتە قۆناغی کردنیەوە. پێم خۆشە جەنابتان وەکو کەسێک کە توێژەرن لە بواری سیاسیە، مامۆستای زانستە سیاسیەکانن، خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو دۆخەنوێی کە لە ناوچەکە گوزەرێ و بە دیاریکراویش لەوەی کە لە ناوچە کوردیەکانی سووریا گوزەرێ؟ بەڵێ، سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی ئێوە. دەست خۆش بۆ هەڵبژاردننی ئەو بابەتە گرنگەوە بۆ پرسیارەوە جیهەکە کێ بەڵێن لە هاوکێشەی سووریایە چەند تەرەفمان هەیەەوە ئێمە چۆن بەر ئەو هاوکێشەیە ئەکەوین وەکو کوردووە لە کۆتاییە پێویستە مخاتەب کێ بێەوە کێ لە گفتوگۆ لەگەڵ کیا بکە. بەڕاستی ئەمە کۆمەڵێک بابەتن کە گرنگە لە بە شێوەیەکی هەمەلایەنە بخوێنەوەی بۆ بکرێت. ئەگەر تەماشا بکەین ئەوەی کە ئێستا لە سووریا ئەگوزارێ یاخود لە کوردستانی ڕۆژئاوا ئەگوزارێ، ئەمە درێژکراوەی ئەو بەڵێن شتەیە کە وترا بەهاری عەرەبی وە لە ساڵی 2011 دەستی پێ کردووە. ئەمە سووریاشی گرتەوە لە ئەنجامی بەهاری عەرەبیەوە کۆمەڵێک منتیقا لە سووریا لە دەست حکوومەتی ناوەندی یاخود بڵێن ڕژێمی ئەسەد نەماوە، چەند هێزێکی جیاواز دەستیان کرد بەسەر ئەو شوێنانەیە. لە ناو ئەوانەشا ڕۆژاوای کوردستان خۆپیشاندان و بڵێن بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕژێمی سووریا سەری هەڵداوە. لە کۆتاییەکەشە هێزە کوردستانیەکانی کە ئێستا لەوێ حاکمن توانیان مەسەن جۆرێک لە ئیدارەی خۆسەر یا ئەوی کە خۆیان پێیان ئەڵێن ئیدارەی ذاتی خۆبەڕێوەبردننی دیموکراسی بێن نەکایەوە بە خۆیان ئەو ناویان لێناوە. ئەم منتیقانە لە دوجار ئیدارەیەکی تیانەماکە بە ڕسمی و بە شێوەیەکی ئۆرگانی سەر بە ئیدارەی ناوەندی سووریا بێ، ئەو ئیدارەی کە لە دیمەشق حکومەکەوە حکوومەتی بەشار ئەسەد و حکوومەتی بەعسە و تعبیرە لە دەوڵەتی سووریا. لە سەرهەڵدانی ئەم بارودۆخەوە کۆمەڵێک نیگەرانی لە لای تورکیا دروست بووە. تورکیا وەک دەوڵەتێکی حساس هەمیشە چاودێرێکی گرنگی ئەو بارودۆخی کورد بووە، نەک لە تەنها لە کوردستانی باکوور بەڵکو لە سەرجەم پارچەکانی تری کوردستان. هەر پێشڤەچوونێک لە هەر پارچەیەکی کوردستان بۆ کورد هاتبێتە ئاراوە، تورکیا ئەمەی بە جۆرێک لە تهدید زانیوە بۆ سەر ئەمنی قەومی و نیشتیمانی خۆی، و ئەمەی بە شێوەیەک لێکداوەتەوە کە ئەبێتە سەرەتایەک بۆ ئەوەی کە وڵاتەکەی ئەوش بگرێتەوە ناسەقامگیری ڕوو لە وڵاتی تورکیاش بکە. کاتی خۆی بۆ باشووری کوردستانی شوا بوو لە ساڵی 91. هەر لەبەر ئەوە هەر لەو کاتەوە بۆ چاودێریەکی ورد و زۆر بەهێزی هەبوو لەسەر ئەو بەشەی کوردستان و بە تایبەتی ئەو منتیقا سنووریەکانی خۆی لەگەڵ نێوان باکوور و باشووری کوردستان و جۆرێک لە حساسیەت و نیگەرانی لە لای دروست کردبوو و بیری لەوە ئەکردەوە کە کۆمەڵە هێزگەلێک بتوانن دەسەڵات بگرنە دەست لەو ناوچانە کە نەبنە سەرچاوەی ئەوەی پێ ئەڵێ نائارامی بۆ تورکیا و نەبنە سەرچاوەی با بڵێن ناسەقامگیری بۆ سنوورەکانی ئەوە بۆ ناو تورکیا. هەر لەبەرەوە دەوڵەتی تورکیا وەک لە سەرەتاوە جۆرێک لە پاڵپشتی هەبوو بۆ ئەو هێزانەی کە دژی ڕژێمی بەشار ئەسەد بەرخودان ئەکەن یاخود با بڵێن خۆپیشاندان و مزاهرە و ئەوانە ئەکەن و تەنانەت ئەیش جەنگن. بەڵام لە حاڵەتی هەرێمی کوردستان یاخود با بڵێن ناوچەی کوردستانیەکانی سووریا تورکیا جارێکی تر با بڵێن سیاسەتێکی دووفاقی هەبوو لەو بابەتەیە هات دژی بەشێک لەو هێزانە وەسایەوە بە جۆرێک لە جۆرەکان با بڵێن نکولی کرد لە هەبوونی ئەوان و نەیهێشت ڕازی نەبوو کە ئەوان نوێنەرایەتی ئەو منتیقانە بکەن و تەنها هێزێک کە تورکیا ناسی و تورکیا بەڵێن مامەڵی لەگەڵا کرد بریتی بوو لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا، ئەوەی کە ئێستا لە ژێر چەتری ئۆپۆزیسیۆنی سووریا خەریکی دانوستانکردن لەگەڵ حکوومەتی سووریا و لەناو ئەوانەش ئەڵبەتە هێزی کوردی هەیە. ئەمە وەک وێنەیەک لە بەرچاومانە بۆ ئەو منتیقەیە کە ئێستا کێشەی تایە. بەشێکی تر لە کارکتەرەکان کە لە سووریا ڕۆڵیان بینی ئەمریکا بوون بەڕاستی دوای هاتنی تێکچوونی بارودۆخەکە و شەڕ و پێکدان و گۆڕینی با بڵێن خۆپیشاندانەکان و گۆڕینە ڕزایەتیەکان بۆ شەڕی دەسەویەخاوە دواتر دروستبوونی هێزی ڕادیکاڵی ئیسلامی لەو منتیقانەوە هاتنە ناوەوەی داعش
ئەمریکاش بڵێن بە هێزێکی زیاترەوە لەسەر زەوی هاتە ناوچەکەەوە یارمەتی ئەو هێزانەیدا کە دژی داعش شەڕ ئەکەن و ئەو هێزانە بە نەتیجەش لە دژی سووریا شەڕیان ئەکرد. ئەمانە بڵێن هەمویان مستەفید بوون لەمە بە ئۆپۆزیسیۆنی سووریاشەوە، بەڵام هێزێک لێرەیە زۆر تەرکیزی لەسەر بوو کە هێزەکانی بەڵێن پەیەدا یاخود پارتی یەکێتی دیموکراتی و ئەو هێزەی کە دواتر خۆیانیان ڕێخستەوە لە ژێر ناوی هێزێکن بە ناوی هێزەکانی سووریای دیموکراسی کە بڵێن هێزی هەرەکاریگەر لەناو ئەم هێزانەیە پەکەکە یاخود بڵێن پەیەدەیەکە لە ڕووی تەوەجوهی فکریەوە لە پارتی کرێکارانی کوردستانەوە نزیکە. ئەمە سەرەتای دروستبوونی با بڵێن هەڕەشەی ڕاستەوخۆی تورکایە کە ڕێگەنەدا ئەم هێزانە لەوێ ببن بە دەسەڵاتدار. لە هەموو حاڵەتێک ئەمریکا وەها ئاهاتە پێشچاو بەو پێشکەشکردنی ئەو یارمەتیە سەربازی و سیاسی و لۆجستیانەی کە بۆ هێزەکانی سووریای دیموکرات و بۆ هێزەکانی نزیک لەو هێزانی سەرف ئەکرد و خەرج ئەکرد و یارمەتی ئەدان و دەستی بە باڵیانەوە بووە کەڵێن ئەمە جۆرێک لە تەوەجوهات یاخود جۆرێک لە ڕوانگەی لە لای خەڵکی کورد و لە لای محەلیلین بەشێک لە محەلیلین دروست کردبوو کە ئیتر ئەمریکا دەستبەرداری ئەم هێزانە نابێ و ئەم هێزانە وەک ئەمری واقع ئەسەپێنێ لە سووریایە و لە داهاتووی سووریایە و تەنانەت لە بەرامبەر تورکیاشە. بەڵام لێرەیە ئەوانەی کە ئەم جۆرە لە ڕوانگەیان هەبوو ئەم خاڵیان بیرچوو بوو کە هەمیشە هەر هێزێکی کوردی لە هەر ناوچەیەکی کوردستان لە هەر بەشێکی کوردستان کە دروستە بێ لەبەرەوە چترێکی نییە کە ناوی دەوڵەتی سەربەخۆی خۆی بێ، چترێکی نییە کە ناوی دەوڵەتی کوردستان بێەوە ئەمانە وەک مەرجەعێکی هەمیشەیی پەنای پێبەستن هەمیشە لە ئەگەری ئەوەیە هەیە ڕۆژێک لە ڕۆژان هێزەکانی تر دەستبەرداریان بن ئەو هێزەی کە ڕاعیانەکە کە سەرپەرشتیانەکە کە هاوکاریانەکە دەستبەرداریان بن لە پێناوی بەرژەوەندێکی باڵاتری وڵاتەکەی خۆیانەوە لە پێناوی بەرژەوەندێکی باڵاتری ناوچەیی و مەسلحەتێکی بەقوەترا کە ممکنە ئەمان نەتوانن بیپارێزن. هەر لەبەرەوە لە هەموو ئەو وێزگانەی کە تورکیا هەڕەشەی ئەکرد و قووەتی دیبلۆماسی خۆی خست بۆ ئەم پێناوەوە تورکیا بە چەند ئاراسیەک ئیشی لەسەر ئەمە کرد بەڕاستی ئەگەر تەماشاکەین. لە خاڵی یەکەمە بە هەموو شێوەیە قەتعی عیلاقەی کرد لەگەڵ ئەم هێزەیە دوای ئەوەی کە بۆی دەرکەوت ئەم هێزانە پێی وابوو کە ئەم هێزانە مەسەن لە ڕووی تەوەجوهەوە لە پارتی کرێکارانی کوردستان نزیکن قەتعی عیلاقەی لەگەڵ کردن و بەڕەسمی نەیناسین. خاڵێکی تر بە هەموو شێوەیەک هەوڵیدا لە هەموو ئەو دانوستانانەی چ لە ئەستانە چ لە ئەستەمبوڵ تەنانەت دانوستانەکانی جنێفیش بۆ هەموو ئەمانە هەوڵی ئەوەی ئەدا کە ئەم هێزانە کە ئەمانە لە ڕووی واقعیەوە لەسەر خاک وجودیان هەبوو و لە ڕووی شەهید و بەرخودانەوە مەسەلەن شەهیدیاندا بەرامبەر داعش و ئەمانە حاکمی فعلی سەرزەوی بوون لەوێ، بەڵام ئەو هەوڵی ئەدا ئەمانە پەراوێز بخرێن لەم کۆنگرە و کۆنفرانسە نێودەوڵەتیانە و تەمسیلی دیبلۆماسی نەکرێن یاخود هێزە کاریگەرەکان ئەمان بەڕەسمی نەناسن لە ئەو دانوستانانەیە. لە ئەخیر جۆری زەخەتکردن و فشارکردنی ئەوە بوو کە بە بڵێن داگیرکردن و هاتنە ناوەوە و لێسەندنەوەی خاکیش لە ئەم هێزانە بوو لە عەفرین ئەمەی بۆ چوە سەر و دواتر دوای ئەزمموی عەفرین ئەلبەتە بیری لەوە کردەوە کە ئەزمموی عەفرین لە شوێنەکانی تریش دووبارە بکاتەوە. ئەوەی کە عەفرین جاکاتەوە لەمەی کە ئێستا هەیە ئەوەیە لێرە مبارەکەیەکی ئەمریکی هەیە، جۆرێک لە ڕێککەوتنی زمنی لە نێوان ئەمریکا کە وەک وتمان لەسەر ئەرزی واقعیش ئەمریکا بوونی هەیە لەوێ شانبەشانی هێزەکانی سووریای دیموکرات شەڕی کردووە و یارمەتی لۆجستی و ڕاوێژی سەربازی پێشکەش کردوون. جۆرێک لە ڕێککەوتنی زمنی و مبارەکە و بێدەنگبوونی ئەمریکی هەبوو لە ئەم جۆرە لە هەڕەشەکردن و لە هاتنە ناوەوەی تورکیا بۆ خاکی سووریا لەو سنوورانە کە ئەمە خۆی بەڕاستی پێشهاتێکی نوێ دروست ئەکا و پێمانەڵێ کە نەخشەی سووریا کە حتمەن لە داڕشتنەوەیەوە لە دووبارە بنیاتنانەوەی وڵاتەکایە ئەگەر پێمان وابوو بێ ئەو ئیدارە زاتیانەی کە لەوێ هەبوون کە لە ئەرزی واقع حکمیان کردووە و جۆرێک لە پشتیوانی تا ڕادێکی زۆر پشتیوانی ناوخۆیی خۆیانیان هەبووە و جۆرێک لە شەرعێتی با بڵێن شۆڕش گێڕیان هەبووە لەو شوێنانی کە فەرمانڕەوایەتی ئەکەن پێمان وابوو بێ ئەمانە لە داهاتووی سووریایە جێپەیەکیان ئەبێ و ئەتوانن با بڵێن بمێننەوە یاخود سیفەتی قانونیان بۆ دروست بکرێ. ئەم پێشهاتی ئێستا پێمانەڵێ نەخێر تورکیا بە جۆرێک لە جۆرەکان هەوڵی سەپاندنی ئیرادەی خۆی ئەدا بۆ ئەوەی ئەم ئیدارانە لە داهاتووی سووریایە جێپەیەکی ئۆتۆیان نەبێت بە تایبەتی لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی جوگرافی وەک ڕۆژئاوای کوردستان کیانێک ئەگەر لە ناوخۆی سووریاشا بێ بەم شێوەیە بوونی نەمێنێەوە ئەگەر بوونێکی شێ بێ بوونێک بێتەنها بە شێوەیەک بێکە تورکیا لێ ڕازی بێ. مامۆستا باسیەوەت کرد کە
لەبەروی کە کورد قوارەیەکی سیاسی وەکو دەوڵەتی نییە ڕەنگە نتوانێت ئیدارە بە و دەستکەوتانە باکە هەیە بۆ بەتایبەتی لە ڕۆژاوی کوردستان بەڵام ئەگەر بگەڕینەوە کە بڕنج شێرگەڕانەوەیەکت کرد بۆ ساڵی 2011-2012 سەرەتا و دەستپێکی ئەو شۆرشەی کە لە پێی ئەوترا شۆرشی بەهاری عەرەبی کە دواتر دەرکەوت کە لە ڕاستیە بەهار نەبوو بەتایبەتی لە وڵاتی وەکو سووریایە بەڵام هەرێمی کوردستان وەکو ئەمری واقع وەکو هەرێمێکی دانپێنراو لە عێراق پشتیوانی باشی ڕۆژئاوای کوردستانێکە یعنی بە درێژایی ئەو 8 ساڵی ڕابردوو باشووری کوردستان هەمیشە نەوایەکی ئارام بوو بۆ ئاوارەکان کە لە کوردانی سووریا ڕویان تێ کرد و باشووری کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان کە هێزێکی ڕسمی و ناسراوی قانونی باشووری کوردستانە بەشداری لە پشتیوانی ڕۆژاوای کوردستان کە بەتایبەت لە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ یعنی باشوور بەبەردەوام هەوڵیاوە پشتیوانی ڕۆژاوی کوردستان بکە و بەتایبەتی ئەو زەمانە کە بە سەرۆک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستانیش بوو سیفەتێکی قانونی و ڕسمی و دەوڵەتیشی هەبوو ینی بەردەوام نێوەندیگیریەک لە نێوان هێزە کوردەکانی ڕۆژاوی کوردستانە پێم خۆشە دیدی کاگ دڵشادنامی ڕۆک توێژەرێکی سیاسی بزانم لەسەرەوەی کە بەشێک لە کێشەکان ئەوە نییە کە نێوماڵی کوردیش نێوماڵێکی یەکگرتو نەبوو بە تایبەت لە ڕۆژاوی کوردستان بە جۆر لە جۆرەکان پەیەدا یان ئەو هێزانەی کە تابعی پارتیکرێکانی کوردستان بوون مۆنۆپۆلی ڕۆژاوی کوردستانیان کردبوو ڕێگایان کرد لەوەی کە بەشێ هێزەکانی تر مشارەکە بکەن وا بکەن کە واقعی کۆمەڵگەی کوردی لە ڕۆژاوی کوردستان بۆ تەواوی هێز و لایەنە سیاسیەکان بێ نەک لایەنێکی سیاسی بەتەنیا دەستی بەسەرا بگرێ و بۆ ئەجەندا تایبەتەکانی خۆی بەکاری بێت. بەڵێ خۆی ئەمە پێویست من سەرەتا وتم یعنی ئەو واقعی کە لە ڕۆژاوی کوردستان هاتەکایەوە دەرەنجامی تەداخلاتی هێزی نێودەوڵەتی بوو بۆ پشتیوانیکردنی معارەزەی سووری چونکە ممکنە معارەزەی سووری یاخود ئۆپۆزیسیۆنی سووریا کە کوردیش بەشێک بوون لێی خۆیان بە هێزی خۆیان بە توانای خۆیان نەیانتوانێت ئەوە بکەن ینی ئەو وەڵعالەوێ بخڵقێنن بەتایبەتی دوای هاتنی داعش بەڵێ بەتایبەتی تریش دوای هاتنی داعش و دوای ئەوەی کە هێزەکان لەوێ بەربوونە گیانی یەکتری یعنی تەوەجوهە فکرەکان لە ڕووی فکری سیاسی و لە ڕووی بۆچوونی سیاسی هێزەکانەوە تقریبا بوون بە دوژمنی یەکتری یعنی ئەو تەدەخولە نێودەوڵەتیە ئەوەی ئەخواست کە ئاراستەی سیاستکردن لەو بەشەی سووریا لەو بەشانەی سووریا کە بەدەست بە ئۆپۆزیسیۆنەوە بن بزات لەو بەشانەشی کە بەدەست کەوتنە ژێر دەسەڵاتی ناوچە کوردیەکان کە کەوتنە ژێر دەسەڵاتی هێزە کوردیەکانەوە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئاراستەی وڵاتانی دژی سووریا دژی ڕژێمی سووریا یەک بگرێتەوە لە بیرمان نەچێ ئەو شارانەی کوردستان کە دواتر ئیدارەی زاتیان تیا ڕاگەێنرا لەلایەن ڕژێمی سووریاوە بە شەڕ چۆڵ نەکران ینی ئەمان ئەم منتیقانە خۆیان ڕژێمی سووریا بخۆی کشایەوە لە منتیقانەوە نازانین ڕێکەوتنێک بوو بەڕاستی ناتوانین بڵین ڕێکەوتن بوو و ناشتوانین بڵین مەسەلەن بە شەڕ بوو چکە پێم ڕوون و ئاشکرا دیارە کە سوپای سووری هێزەکانی ئەمنی سووریا ئیداراتی سووری کە لە منتیقانشتاوە حدێک وجودیانە ینی کشانەوەکە کشانەوەیەکی سووری بوو لەو منتیقانەوە بەجێهێشتنی خاک بوو ئەو هێزانی کە لەوێ بوونە میراتگەر و دەسەڵاتیان گرتە دەست بەپێی تەوەجوهی فکری خۆیان ئیدارەیان دامەزران بەڕاست بەداخەوە ئەمە وەک جەنابەوتێ جۆرێک لە ئەمە ینی ئێمە پێمان خۆش نییە لە حاڵەتێک کە ئێستا ئێمە لە حاڵەتین پێویستمان بە یەکگرتن و خیتابی یەکگرتو هەیە هەنێک برین بکولێنەوە بەڵام ئەمە حقیقەتێکە خۆشیان قەناعەتیان پێیەتی کە جۆرێک لە تاکڕەهەندی فکری لەوێ هاتە سەر دەسەڵات و هەموو ئەو هێزانەی تر ڕەت کرانەوە کە بە جۆرێک لە جۆرەکان مێژوویان هەیە لەوێ مێژوویەکیان هەیە کۆمەڵێک پارت هەن مێژوویەکی چەند ساڵە چەندەیەیان هەیە لەو پارچەی کوردستان ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان دەسەودەرکران لە بەڕێوەبردن و بەشداریان پێنەکرا لە بەڕێوەبردننی ئەم ناوچانە ئەمە جۆرێک لە بەڵێن نائارامی لە نێو ماڵی کوردیە لەو سنوورە خوڵقاند و وای کرد کە ئەو پارچانەی کوردستان جۆرێک لە معارەزەی تری بۆ دروست بێ کە معارەزەی ناوخۆییە بمانەوێ یان نەمانەوێ ینی هێزی کوردین و ناتوانرێت لەوێ دەسەڵاتیان هەبێ ناتوانرێت چالاکی سیاسیان هەبێ ئەمە وای کرد کە جۆرێک لە لاوازی ئینتیما بۆ خودی ئیدارەکان بۆ خاک ناوە کوردستان بۆ ئیدارەی خاکەکە لەوێ بێتەکایەوە لەلایەن ئەو هێزانەوە کە لە دەرەوەی هێزە فەرمانڕاوەکانی ئەوێن کە لە هەرێمی کوردستان و لە شوێنانی تر بوون و بەشێک لەوانە لە ناو ئۆپۆزیسیۆنی سووریاشا بوون کە تورکیاش داعمیان بوو ئەمە پێمان دەڵێ کە هۆکاری
لاوازی ئینتیما بۆ ئەم ئیدارانە لە ڕابردوو بەشێکی باشی هۆکاری ئەوەیە کە لە ناوخۆ هێزەکان هەمویان لە ناوخۆ نەیانتوانیوە خیتابێکی یەکگرتوو و ئینتیمایەکی یەکگرتویان هەبێ بۆ ئیدارەکان. ئەمەش هەمیشە خاڵی لاوازەوە ئەو کلێنەیەکە دژمن و نەیارەکان ئەتوانن لەوە بێنە ناوەوە. مێژوو پێمان ئەڵێن لە هەر سەردەمێک کوردستان هێزە کوردستانیەکان لە هەر پارچێکی کوردستان یەکگرتوو بووبن بە یەکەوە بوون. ئەگەر دەستکەوتێکی کەمیشان بەدەستێ نابێت توانیویانە ئەو دەستکەوتە پارێزن و توانیویانە ئەو دەستکەوتە گەشە پێ بدەن و توانیویانە لە کۆتاییە ئەو دەستکەوتە وا لێ بکەن کە بێ بە نمونەیەک بۆ ئەوەی دەستکەوت و شتی تری بە دوایە بێن نەکایەوە. پێشمان ئەڵێ مێژوو لە هەر کاتێک لە هەر سەردەمێک لە هەر پارچێکی کوردستان ئەگەر تەنها هێزێک دەستکەوتێکی بەدەست هێنابێ و هەموو هێزەکانی تری ڕەت کرد بێتەوە و زەربی سفری کردبن و بەشداری پێ نەکردبن، ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش سەرکەوتنی بەدەست هێنابێ بۆ ماوەیەکی کاتی توانی بێتی دەستکەوتێکی گەورە بەدەست بێنێ نەیتوانی ئەو دەستکەوتە بپارێزێ، نەیتوانی ئەو دەستکەوتە بە نیشتیمانی بکە. ئێمە لە نمونەی باشووری کوردستان کە تۆ بە نمونەیەک هێناتەوە کە چۆن پشتیوانی ڕۆژاوای کوردستانی کردەوە پێش ئەو بێمە سەر ئەوە نمونەیەک ئەهێنمەوە بە باشوور بۆ پشتیوانیکردنی ئەم قسانەی ئێستام. لە باشووری کوردستان دوای ئینتیفاضا دوای ئەوەی کە ڕاپەڕین کرا لە باشووری کوردستان هێزگەلێکی زۆر کە ئەمانە بە بڵێن جۆرێک لە جۆرەکان هێزێک بوون سەر بە حکوومەتی بەعز بوون، بەڵام بە حکمەتی قیادەی سیاسی ئەو کات بەری کوردستانی ئەو کات و سەرکرداتی سیاسی ئەو کوردستان ئەو کات ئەمانە هەڵکێش کرانەوە لەگەڵ هێزەکانی پێشمەرگی کوردستانە و ئەمانە کران بە بەرەیەک بەرامبەر بە ڕژێمی بەعز کە ئەمە دەستکەوتێکە ڕاستە ممکنە خەڵکی گلەی لێ هەبێ بڵێ هەنێ خەڵک تاوانبار بۆ ئەوانە، بەڵام ئەم لێ خۆش بوون ئەم تۆلێرانسە وای کرد کە متمانەیەک بەم ئیدارەیە بێتەکایەوە، متمانەیەک بەم بە هێزی پێشمەرگە و بە قیادەی سیاسی لەلایەن هەموو چیر و توێژەکانەوە بێتەکایەوە. لە 2003 دوای ڕوخانی بەعز دوای ڕوخانی حکوومەتی بەعز و هاتنی ئەمریکا بۆ ئێرە کۆمەڵێک هێزی ینی ئەو هێزانی کە ئەمریکا باڵێن تەعاملی لەگەڵاکردن لە هەرێمی کوردستان تەنها یەکێتی و پارتی نەبوون. ئەگەر تەماشای پێکهاتی مەجلیسی حکم بکەین ئەنجومەنی حکم کە یەکەم مؤسسەیە کە ئەمریکا دای مەزران دوای داگیرکردنی عێراق کە لە 25 کەس پێکهات بوون و 5 کورد بوون، ئەو 5 تەنها بریتی نەبوون لە یەکێتی و پارتی. یەکێتی و پارتیش وەک حیزبەکانی تر دوو ئەندامیان هەبوو لەوێ و 3 کەس لە دەرەوەی یەکێتی و پارتی لەو ئەنجومەنە فەرمانڕەوا بوون یاخود بڵێن ئەندام بوون لەوێ و هەمان ئیمتیازیشانە وەک ئەندامی ئەنجومەنی حکم. یەکێتی و پارتی ئەیانزانی ئەم هێزانە لە حەجمی ئەوانانین لە حەجمی یەکێتی و پارتیانین، بەڵام ئەمەیان قبول کرد بۆ چونکە ڕوئیای سیاسیان ئەوە بوو کە لە عێراقا بتوانن جێپەیەک قایم بکەن کە بمێننەوە. مادام ئەم هێزە لە کوردستانە، مادام ئەمریکا قبوڵێتی، مادام هێزێک کە لێرە خاوەن قەرارە ئەم هێزی قبوڵەوە تەعاملی لەگەڵاکە ناکرێتەوە ڕزەربی سفریکەی، ناکرێتەوە نادیدەی بگری، ناکرێت لەگەڵ خۆتان نەیبیتە نەیکەی بە شەریکی ئەو دەستکەوتانی کە لە داهاتووە فراهەمیەکەی بنیاتێنی. هەر لەبەر ئەوە ئەبینین کەسێک مەسەلەن ئەندامی ئەنجومەنی حکم بوو وەک مام جەلال و کاک مەسعود ممکنە ئێستا هەر ناوەکەیمان لەبیر نەمابێ، حیزبیشی نەبوو، بەڵام ئەمە قبول کرا بۆ ئەمە لەوانەیە قورس بێ، بەڵام خەڵکی کە خاوەنی ڕوئیای سیاسی فراوان بێ ئەمە قبول ئەکات چونکە ئەوێ دەستکەوتێک بەدەست بێنێ کە بمێنێتەوە پەرەی پێ بدا. لەبەرەوە لە هەر شوێنێک لە هەر پارچەیەکی کوردستان کاتێک کە هێزێکی سیاسی ئەبێتە خاوەنی فەرمانڕەواییکردن دەستکەوتێکی سیاسی زۆر گرنگە خەڵکی تر مشارەکە پێ بکات لەو دەستکەوتە، خەڵکی تر شەریکاتەوە لەگەڵ بکا بە خاوەنی بۆ ئەوەی لە حاڵەکاتی وەرگرتنی بەرپرسیارەتی و کەوتنە ژێر مەسئولیتەوە بە تەنها نەکەوێتە ژێر مەسئولیتەوە، چونکە ئەو هێزانەی کە لە حاڵەکاتی بەقووەتیە بەهێزیە خەڵکیان لەبیرەچێ لە حاڵەکاتی لاوازیە ممکنە خەڵکیش ئەوانی لەبیر بچێ. ئەمە زۆر گرنگەکە هێزەکانی کوردستان هەمیشە نمونە بە یەکتری بێنەوە و هەمیشە تەجربەی یەکتریان لە بەرچاو بێ لە تەواوی پارچەکانی کوردستانە. بێمە سەر پرسیارەکەی جەناب کە باسی لەوە کرد هەرێمی کوردستان بۆ توانی پشتیوانی ئەوان بکات لە کاتی شەڕی داعشە. دەبەن هەرێمی کوردستان وەک مؤسسە وەک دامەزراوە هەرێمێکە لە ناو عێراقایەوە بەپێی دەستوری عێراقی کیانێکی دانپیانراوە و هیچ هێزێک هیچ گۆڕانکاریێک لە عێراق ناتوانێت کیانە هەڵۆشێنێتەوە هەتا دەستوری عێراق حاکم بێ ئەو دەستوری کە ئێستا هەیە. هەر لەبەر ئەوە لە شەڕی داعش کە بەشێک لە شەڕی داعش کەوتە سنووری هەرێمی کوردستانەوە، هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان وەک هێزێکی نێودەوڵەتی کە لەلایەن هێزی نێودەوڵەتیەوە پشتیوانی ئەکران وها وێناکران کە ئەمانە توانای بەرەنگاربوونەوەی داعشانەوە فعلەن نیشتوانیان ئەوە بکەن. دوای
ئەو سەرکەوتنی تەجربەی پێشمەرگە لە هەرێمی کوردستانە توانرا کەڵک لەوە وەربگیرێت کە ئەم هێزانە کەڵکیان لێ وەربگیرێت لە سووریاش و پشتیوانی ئەوێ بکرێن. ڕۆیشتنی هێزی پێشمەرگەی کوردستان لە هەرێمی کوردستانەوە بۆ کۆبانی و بۆ ڕۆژاوای کوردستان پشتیوانیەکی نێودەوڵەتی گەورەشی هەبوو، تەنها پشتیوانی عێراقی و پشتیوانی پەرلەمانی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستانی نەبوو کە ئەمانە گرنگن بەڕاستی. هەم قەراری سەرۆکی هەرێمی کوردستان، هەم موافقەتی پەرلەمان لەسەر قەراری سەرۆکایەتی هەرێم، هەمیش بەڕاستی پشتیوانیکردنێکی نێودەوڵەتی بۆ ئەم هێزەوە. تورکیای ئەو کاتیش کە ڕازی ئەبێ ئەم هێزە بەوەیە بپەڕێتەوە. ئەمە پێمان دەڵێت کە هەرێمی کوردستان لە سەرەتاوە ویستویەتی هاوکارێکی باشی ئەم هێزانە بێ و ئەم بەشەی کوردستان بێ و هەر لە سەرەتاشەوە پشتیوانی کردن کە ئەوانش ئەنجومەنێکیان هەبێ بەناوی تەنانەت ئەنجومەنەکەش دروست کرا، ئەنجومەنی ئەوەی کە پێی ئەوترێ ئەنەکەسە، ئەنجومەنی کوردی سووریا، کە ئەمە با بڵێن جۆرێک لە تەقلیدکردنی ئەنجومەنی ئۆپۆزیسیۆنی سووریا بوو کە ئەمە لە دەرەوەی ئەوانش خۆمان ئەنجومەنێکمان هەبێ بەناوی ئەنجومەنی کوردەکان و ئەم هێزە کوردیەکان تیا ئەندام بن و بتوانن بەیەکەوە پرۆژیان هەبێ بۆ داهاتووی سووریا. بەڵام بەداخەوە ئەوەی کە باسم کرد دوای کرد ئەم ئەنجومەنە هێزەکانی ناو ئەم ئەنجومەنە بە شێوەیەک لە شێوەکان لە ئیدارەدانی ئەو منتیقانە دەست بە دەر بکرێن بێنە دەرەوە. خاڵێکی زۆر گرنگ هەیە لێرەیە پێویستە ئاماژەی پێ بکەم. دوو جار لە تەبەن چەند هەوڵێک هەیە بۆ هێنانی ئەو هێزانە بۆ ناو ئەنجومەنی کوردی سووریا و یەکخستنی خیتاب، بەڵام لە دوو جاریانە گەشتن ئاستی ڕێکەوتن کە ڕێکەوتنی هەولێر و ڕێکەوتنی دوهۆکە کە سەرجەم هێزەکان بە ئەو هێزانیشی کە ئێستا لەوێ فەرمانڕەوان و بە هێزەکانی تری ناو ئەنجومەنەکەشەوە کۆبوونەوە و کۆک بوون لەسەر ئەوەی کە هەمویان پێویستە لە ئیدارە بەشداری بکەن و کۆمەڵێک خاڵیان ئیمزا کرد و بۆ ئیعلام قسەیان کرد و پەیامیاندا بە خەڵکی خۆیان و پەیمانیشاندا بە خەڵکی خۆیان کە هەمویان بەیەکەوە شان بدەنە ژێرباری ئەوێ. بەڵام بەداخەوە هیچ یەکێک لەمانە نەچوە بواری جێبەجێکردنەوە کە ئەگەر ئەو کاتەوە بکرایە ممکنە ئێستا موقیفمان بە قووەتر بووە. هەرچەند ئێستاش من پێم وایە ئێستش موقیفی کورد زۆر بە قووەتە، چونکە خیتابێکی یەکگرتوو تقریبان لەسەر ئاستی کوردستان وەک کیانێک لەسەر ئاستی تەواوی هێزە کوردستانیەکان هەیە بۆ بەرپەرشدانەوەی ئەو هێرشەی کە لەوێ هەیە. بەڵام لە هەموو حاڵەتێکا دەستبەرداربوونی ئەو ڕێکەوتانەی کە کردیان کە بە ئیرادەی خۆیان و بە ڕێعایەتی سەرۆکی هەرێمی کوردستان کرا و بە بیر و بۆچوونی خۆیان کرا، تەطبیقکردنی و جێبەجێکردنی لێکەوتەی باشتری ئەبوو و ئەتوانرا بەڕاستی جۆرێک لە نیگەرانی کۆمەڵی هێزی تریش بڕەوێنێتەوە و باشتریش بتوانن دانوستان بکەن، چونکە هەموو دانوستانێکی ئەو هێزانەی کە ئێستا لەوێ فەرمانڕەوان هێزە کوردیەکانی فەرمانڕەوای سووریا ناڕاستە و خۆ بووە لەگەڵ تورکیا لە دوای ئەوەی کە تورکیا قەتعی عیلاقی لەگەڵکردن و ڕازی نەبوو قسەیان لەگەڵا بکە کە ئەمە خۆی وای کرد زیاتر تونوتیژی لە نێوان ئەو بەڵێن ڕوئیای تورکیا تونتر ببێ، چونکە بۆ خۆی هەرتوندەوە کوتم تونتر ببێەوە ڕێوشوێنی زیاتر بگرێتە بەر بۆ احتیواکردن و دەورپێچکردنی ئەو ناوچانە تا گەشتۆتە هێرشی سەربازی کە مەترسی ئەوەی لێ ئەکرێ جینۆساید و کۆکوژی کورد و وێرانکردن و سوتماکردنی ناوچە کوردستانیەکانی لێ بکەوێتەوە بەداخەوە لە سەردەمێکە کە سەردەمێکە قەرارە ئینسان نەکردنەتەوە نەک ڕەگەزێکی دیاریکراوە بەڵکو هەر ئینسان بەمانە عامەکەی حورمەتدار و پارێزراو بێ ئەو کورد ئێستا بە بەرچاوی دنیاوە ڕوبەڕووی جینۆسای دەبێتەوە. دەستخۆش مەوسا سەرباریەوەی کە باسی ئەو گەڕانەوە مێژوێمان کرد لەوەی کە باشووری کوردستان ڕۆڵی هەبوو و پشتیوان بوو لە ڕۆژاوای کوردستان، سەرباریەوەی کە بۆ نمونە پێدا ئامادە نەبوو ڕێکوتن نامەکانی هەولێر و دوهۆک جێبەجێ بکە و نەیهێژ نێوماڵی کورد نێوماڵێکی تەباو هاوبەش بێ پێکەوە و نەیانتوانی پێکەوە ئەزمونونەکە پێشکەشکەن. بەڵام باشووری کوردستان لە پشتیوانیکردنی ڕۆژاوای کوردستان خەمسار نەبووە. بۆ نمونە لەو ماوەی ڕابردووش کە دووبارە ڕۆژاوای کوردستان ڕوبەڕووی ئەو هێرش و پەلاماری دەوڵەتی تورکیا بووەتەوە، دووبار باشووری کوردستان و بە تایبەتی شخصی سەرۆک مەسعود بەرزانی هاتوونەوە سەرخەت لە قسەکردن و لە پشتیوانیکردنی ڕۆژاوای کوردستان، بە تایبەت لەوەی کە شخصی سەرۆک بارزانی وەڵامی ترامپیایەوە لەوەی کە کاتێک ترامپ باسیەوەی کرد کە پارە و چەکیان ناوە بە کورد، بارزانی بە تێکستێکی کورد بە وەڵامێکی گرنگ وەڵامی ترامپیایەوە و لەو ڕۆژانەی ڕابردوو دوایەوەی کە جۆرێک لە ئاگر بەز ڕاگەنراوە دووبارە بارزانی هاتەوە سەرخەت و پەیامێکی لەسەرەوەی کە نابێ هیچ ڕێکەوتنێک ببێتە هۆی ئەوەی کە دەست بۆ دیموگرافیای ناوچە کوردەکانی باکووری سووریا ببرێکە خاکی کوردستان و خەڵکی کوردستانی تیاژی خوێندنەوەی تۆ چێ بۆی کە باشووری کوردستان
سەرباریەوەی کە ڕۆژاوای کوردستان بە جۆرە لە جۆرەکان مۆنۆپۆڵەکرێ بەڵام دەستبەردار نابێت و بەردەوامە لەوەی کە ڕۆژاوای کوردستان بە قەزیەکەی بگات و بە مافە ڕەواکانی خەڵکی کوردستان لەوێ بە مافی خۆی شاد بێ. خوێندنەوەی تۆ بۆ جۆرەیەکە ئەوەی کە لە باشووری کوردستانەوە کرێ، ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان و هێزە سیاسیەکانیکەن ئەو پشتیوانیە بۆ ڕۆژاوای کوردستان نەک بۆ هێزێکی دیاریکراو و پێم خۆشە قسێک لەسەرەوە بکەیت کە ئەبێ لە ئێستا بە دواوە چی بکەین، بە تایبەتی کە دۆخەکە بەرەو خراپترە ڕوا و نێوماڵی کوردیش بەڕاستی تا ئێستا تام چرکە ساتەش پێدا ئامادە نییە لەگەڵ بەشێ لە هێزەکانی کوردستانی سووریا مامەڵە بکە. بەڵێ خۆی ئەوەی کە لە خیتاب هەیە ئێستا لە هەرێمی کوردستانەوە چ وەک دام و دەستگا فەرمیەکانی هەرێم وەچی وەک شخصیات و کەسایەتە گرنگەکانی ساحەی سیاسی هەرێمی کوردستان کە سەرۆک بەرزانی یەکێکە لە ئەوان و لە پێشوی هەمویانەوەیەوە قسەی کاریگەری هەبووە لەم بابەتەیە. ئەمە دەربڕی استراتیژی نەتەوەی کوردستانە. ئێمە وەک استراتیژ ینی لە ڕووی نەتەوەیەوە پێویستە استراتیژێکی لەو شێوەیەمان هەبێ و لە هەر شوێنێک کە مافی کورد وەک نەتەوە و وەک خاکی خەڵکی کوردستان کە غەیری کوردیشی تایە و بەڵام خاکەکە خاکی سەر بە کوردستانە کەوتە مەترسیەوە. هەر کات مەترسی دروست بوو لەسەر وجودی نەتەوەیی و لەسەر ئەمنی نیشتیمانی پێویستە خیتابێکی لەم شێوەیەمان هەبێ و هیچ گوێنە دەینە ئەوەی کە کێ بەرامبەرەکەمان گرنگە وەک استراتیژ دژی ئەم پێشێلکاری و ئەم مەترسیە بین کە ڕوبەڕووی خاکی کوردستان و خەڵکی کوردستانە بێتەوە لە هەر پارچەیەکی کوردستانە بێ. ئەمە وەک استراتیژ دەربڕی ئەم بابەتەیە. ینی ئەمەی کە جەناب باسی کرد ئەمە ڕوانگەیە بڵین دەرهاویشتەی ئەم جۆرە لە بیرکردنەوەی دەرهاویشتەی بیرکردنەوەی استراتیژی نەتەوەی و نیشتیمانی کوردستانە. بەڵام وەک بەڵێ واقع وەک حاڵەتی واقعی جۆرێک لە ڕوانگەمان هەیە کە ئەڵێ چارەسەرکردنی ئاریشە و چارەسەرکردنی پرسی کوردستان لە هەر پارچەیەک بە پێی واقعی خۆی بە پێی واقعی حاڵی خۆی و نەسەپاندنی جۆرێک لە ئیدارە لەلایەن هیچ پارچەیەکەوە دەست نەخستنە کاروباریشانەوە بەڵکو بە پێی واقعی حاڵەکە لە چوارچەوەی ئەو دەوڵەتەیە بگەن بە مافەنەتەوەی و نیشتیمانیەکانی خۆیان. ئەمە ڕوانگەی هەم حکوومەتی هەرێمی کوردستانم پارتی دیموکراتی کوردستان و خودی سەرۆک بەرزانیش بۆ پێشتر بۆ ئەم بابەتەوە لە یازالی شەروایە. ئەو پشتیوانیەشی کە ئێستا هەیە پشتیوانیەکە لە بەرامبەر تهدیدی لە ناوچوون تهدیدی جینۆسایدکردن و پێویستە دنیا بهێنرێتە سەرخەت کە ئەم بابەتە ڕابگیرێ و مەسەلەی گەیشتن بە ماف و ئازادیەکان مەسەلەیەکی زۆر سەرەتاییە ئێستا. ینی ناکرێ سازش و قوربانیدانی خەڵکی ئەو بارچەی کوردستان لەبەر خاتری هەڵی حیزبێک و دوان لە بەرچاو نەگیرێ و استراتیژە نەتەوەیی و نیشتیمانیەکەمان لەبیر بباتەوە. دوجارم هێزانە کوردن و دوجارم هێزانە بەشێکن لە نەتەوەی کوردستان و لە نەتەوەی کورد و لە نیشتیمانی کوردستان. ئەمە لەم ڕوانگەوەیە. ئەمێنێتەوە سەرەوەی کە چۆن ئەم بابەتە پەرە پێ بدرێ و ئەم هێزانە ئێستا من پێم وایە جۆرێک لە نەرمینواندن و هەستکردن بەو هەڵانەی کە لە ڕابردوو ڕوویداوە لە نێوان هێزەکانە و لەو لێکتر قبول نەکردین لە نێوان هێزەکانە هەیە هاتوۆتە کایەوە کە مەسەڵەن جۆرێک بۆ لە تعاسف بەرامبەر یەکتری کردویانە و ئێستا جۆرێک لە زەمینە سازی هەیە کە هێزەکان جارێکی تر لەسەر مێزدانیشن هێزەکانی ئەو پارچەی کوردستان و یەکتری قبول بکەن و دوجار هەمویان بچنە سەر استراتیژێکی هاوبەش و لەسەر ئەساسی ئەم بەرنامە و پرۆگرامە هاوبەشە دانوستان بکەن لەگەڵ بەرامبەرەکانیان. تەمان بەرامبەرەکانیان ئێستا تورکیایە بەڵام بە دەرەجەی یەکەم پێویستە سووریاش بێ لە ڕاستیە چونکە لە ڕووی قانونی دەوریەوە لە ڕووی عرفی نێودەوڵەتیەوە ئێستاش ڕۆژئاوای کوردستان بەشێکە لە سووریا و دەوڵەتی سووریا خەسمی یەکەمان لە هەموو دامەزراوە نێودەوڵەتیەکانە بەرامبەر هەر هێزێکە یەتە ڕۆژئاوای کوردستانەوە کە هێزی دەرەوەیە وەک تورکیا وەک رووسیا وەک مەسەلەن ئێران و وەک ئەمریکاش. لەبەرەوە گرنگە کورد لە ئەو بەشەی کوردستان خیتابێکی هاوبەش بەرنامەیەکی هاوبەشی هەبێ بۆ دانوستانکردن لەگەڵ سووریا چونکە ئێمە زانین ئەوە سووریا بەرەو نووسینەوەی دەستوری نوێی خۆی ئەچێتەوە و لەم دەستورەیە مافەکانی گەلی کوردستان و خەڵکی کوردستان بسەپێنرێ و جێگیر بکرێت چونکە تەجربەی ڕابردوو واقعیش پێمانەڵێ لە هەر پارچەیەکی کوردستان هێزەکانی کوردستانی توانی بێتیان لەگەڵ دەوڵەتەکەی کە لە بندەسیان گەشت بنە ڕێکەوتن و شتێکیان سەپاند بێ شتێکیان دەستکەوت بێ هیچ هێزێکی دنیا نەیتوانی وێ لێیان بسێنێتەوە. ئەگەر نمونەی هەرێمی کوردستان بێنینەوە 2 ساڵ پێش ئێستاە
ئەو واقعی دروست بوو ئەگەر ئێمە لە ڕووی دەستوریەوە لە عێراق نەسەپێنرایەوە نەچەسپایە لەوانەیە زۆر ئاسان هەرێمی کوردستان بسڕایەتەوە بەڵام چونکە واقعێکی دەستوری بوو نەیانتوانی زیاتر لەوە بڕۆن کە هاتن و بە هەمان شێوە بۆیە زۆر گرنگە کە ئەوەی لە ناو دەستوری داهاتووی سووریای ئەسەپێنرێ دەربڕی ئیرادەی سەرجەم هێزە کوردستانیەکان بێ هەمە ئەو هێزانی کە ئێستا لەوێ حاکمن لەسەر ئەرزی واقع هەمە ئەو هێزانی تری کوردستان کە لە ناو ئەنجومەنی سیاسی کوردیان و با بڵێن بەرخودان ئەکەن و لە ناو ئۆپۆزیسیۆنان دژی دەسەڵاتی ئێستای سووریا ئەمانە هەمویان خیتابێک کنگرەیەکی نیشتیمانی نازانم جۆرێک لە میساقی نیشتیمانی ببەسن و تیایدا هەمویان لەسەر خاڵە جەوهری و خاڵە سەرەکیەکان ڕێبکەون و بیکەن بە پەیامێک بۆ هەمویان بەناوی هەمویانەوە ئاراسی سووریا بکرێت ئەمە ئەبێتە کارتێکیش بەدەست هەرێمی کوردستانەوە بەدەست قیادەی سیاسی و سەرکردایەتی سیاسی کوردستان لەم بەشەی کوردستانە کە لەسەر ئەساسی ئەم ڕوانگەیە لەسەر ئەساسی ئەم میساقە دیفاع لە مافەکانی ئەوان بکات لەوێ هەرچۆن کاتی خۆی لە باکووری کوردستانیش بە هەمان شێوە ئەم دیفاع ئەکراوە ئێستاش لە حاڵەتی ئێستاە وەها بە بڵێن جۆرێک لە ڕوانگەی سەرکردایەتی سیاسی کوردستان ئەوەیە هەتاکو وەسائیلی ئاشتی وەسابێ پەنا بۆ وەسائیلی تر نەبرێ بەڵام ئەوەی ئێستا لە ڕۆژاوی کوردستان هەیە لە ڕاستیە دیفاعە هجوم نییە دیفاعکردنە لە بەرامبەر هێزێک کە هاتووە ڕازی نییە تۆ فەرمانڕەوای منتیقەیەک بی کە ئەبەن ئەنجەد خەڵکی ئەوەی وە ئەوێ واقعێک بسەپێنێ کە با بڵێن تەسیر و کاریگەری هەیە لەسەر دیمۆگرافیا و لەسەر ژمارەی دانیشتوان و لەسەر ڕێژەی دانیشتوان و پێکهاتەی نەتەوەی و نیشتیمانی ئەو ناوچانەوە لەوانەیە لە داهاتووە مەترسی گەورە لەسەر وجودی نەتەوەی کورد لەو منتیقانە بێنێتەکایەوە لەبەرەوە گرنگە ئەم هێزانە مخاطبی یەکەمیان سووریا بێت دوای ئەوان ئەمریکا و دوای ئەوان تورکیاوە بەڕاستی جۆرێکیش لە پەلەکردن نەبێت لە نێوان هێزەکانە هاتوچۆکردن لە نێوان هێزەکانە و سەرگۆڕین و جەمسەربەندیە چکە ئەمە وا ئەکا متمانەی ئەم هێزانە لە نێوان ئەم ون ببێ و ئەو ڕێکەوتنەی کە چەند ڕۆژێکی ڕابردوو وتیان وترا لەگەڵ سووریای کراوە هێزەکانی سووریا گەڕێنەوە ئەو ناوچانە بەڵام لە ماوەی 48 تاکو هەفتا و ئەوەندە سەعاتە کاتێک کە ئەمریکا ڕێکەوتنێک ئەگا لەگەڵ تورکیا دیسان ئەو هێزانی کە لەوێن پشتیوانی ڕێکەوتنەکە ئەکەنەوە کە لە کاتێکە دەوڵەتی سووریا دژی ڕێکەوتنەکەی تۆش ڕێکەوتنەکەت لەگەڵ دەوڵەتی سووریا هەیە بە نەتیجە یعنی تۆ مخالفی ئەو دەوڵەتی کە ڕێکەوتنی لەگەڵا کردووە قەرارەداوە و ئەمە لەوانەیە مەترسی بۆ سەر ئایندەی ئەوان ئەو بەشەی لە هەرێمی لە کوردستان دروست بکاوە و بە جۆرێک لە جۆرەکان بە تەنها بیان هێڵێتەوە لە داهاتووە لەبەرەوە گرنگەکە میساقی نیشتیمانی هەبێ خیتابی یەکگرتوو هەبێ هەمویان بە یەک دەست بە یەک ڕوانگە بچنە پێشەوە و هەموو ئەمانش لە ناو دەستوری داهاتووی سووریا ئەو دەستوری کە قەرارە بنووسێتەوە جێگیر بکرێ و سازشیش لەسەر هیچ بابەتێک نەکرێت کە پەیوەندی بە وجودی نەتەوەیەوە هەیە پەیوەندی بە ئەوەوە هەیە کە ئەمانە لەسەر خاکی خۆیان خاوەنی بڕیاری خۆیان بن مۆسەگیان دەستان خۆش بە کاتی بەرنامەکەمان تەواو بوو سوپاس بۆ هەموو شیکردنەوە و ڕاوەکانت سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاوە خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی جەنابەت زۆر سپاس مۆسەڵ شادنامەیەک مامۆستای زانکۆ زۆر سپاس و خۆشحاڵ بووین ئەزان تا بەرنامەیەکی تر تا ڕاوەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ